وەڵی داواکارم شەڕ نەمێنێ کۆتایی بە شەڕ بێ ئیتە مناڵەکان بێ ناز نەبن باوکیان شەید نەبێ شەڕی براکوژی نەمێنێ لە چوار پارچەی کوردستان نەگەلی کوردیا گرتوو بێ خەی ناکە خۆمە بەتەنیا خاکی کوردستان نیە بە عاربیشی تیا بێ تورکیشی تیا بێ فارسی تیا بێ بەڵام خاکی کوردستانە خۆی بە ناوی کوردستانە ئەم خاکە چوار پارچەی کوردستان بە ناوی کوردستان وێ هیوادارم ئێمە گەلیە گرتوو بێ هەموو کەسێکی لە جیهانە لە دراوسەکانە پێویستی بە دراوسی هەیە لە وڵاتانیشا پێویستمان سەم بێ پێویستمان بە ڕۆژهەڵات هەیە بە ڕۆژاوا هەیە بە باکوور هەیە بە باشوور هەیە بەڵام بە شەڕ نا بە ئاشتی هاتوچۆ یەک بکەین تیجارەتی یەکتری بکەین بچین بۆ لای یەکتری نەک بە شەڕ و ئەوان ئێمە بکوژن و ئێمە ئەوان بکوژین چونکە ئەوەیشیکە لەوەیە هەکوژرێ هەروکو مناڵەکان ئێمە هەمووی دایکیە و باوکیە و ماڵ و مناڵی هەیە و ژنی هەیە و خێزانیە یە لێرە مرۆڤە و ئینسانە با هیچ کەسێ نەکوژێت نە لەیرە نە لە تورکیا لە هیچ شوێنە کەس نەکوژێ چونکە لە هەر شوێنە زەلامێ بکوژێ مناڵ بێ نازەی بێ دایکان جەرگێ سووتێ خوشک و براکان خەمبارە بن ئێمە وەکو دایکانی ئاشتی هاتوین بۆ دژایەتی تورکەکە خاکمان داگیرکات ئێمە ئەبێ داوا لە سەرۆک کۆماری عێراق و لە سەرۆکی هەرێمی کوردستان و لە هەموو حیزب و لایەنەکان و ڕێکخراوەکان کە پاڵپشتی ئەوە بکەن کە نێڵن بە هیچ شێوەیە بە هیچ شێوە دوژمن بێتە سەر خاکمان چکە هەروە ئاسان نییە خاکە داگیر بکرێت و ئەم هەموو شەهیدەمان ناوە هەموو خوێنەمان ڕشتووە هەموو برای شەهیدە هاوژینی شەهیدە کوڕی شەهیدە بە ئاسانی ئەوە بێ دوژمن خاکە داگیرکە ئاسان نییە لەبەرەوە داوا لە هەموو لانگران و لە هەموو حیزب و ڕێکخراوەکان ئەکەین کە نێڵن بە هیچ شێوەیە دوژمن بێتە خاکمان ئێمە وەکو دایکانێک و لە چکسپی پێمان ناخۆشە ئەم شەڕ و داگیرکردنی خاکە ئەبێ لە هەر شوێنێک بێ لە هەر جێگایەک بێ لە هەر یعنی باشوور بێ و باکوور بێ هیچ فەرقێکی نییە لەبەرەوەی ئەبێ دایکان باج بدەنەوە هیچ ئەو پێشمەرگانەی کە لە هەر شوێنێ شەهید دەبن و ئاوارە ئەبن و باجەدەن ئەبێ دایکان باجەکەی بدەنەوە ئێمە وەکو ئەوە دژی ئەو داگیرکەرین دژی ئەوەین کە خاکمان داگیرکەن دژی ئەوەی کە هاتوونەتە ناو خاکمانەوە کۆمەڵێ خەڵکمان لەسەر جێگا و ڕێگای خۆی لە دێهاتەکان تەسحەیان داوە کۆپتەر و ڕەمی کراون شەیدیان داوە ئاوارە بوونە ئێمە داواکارین کە بگەڕێنەوە سەر شوێن و ڕێگەی خۆیان ئێمە ئاشتی خوازین ئێمە ئاشتیمانەوێت ئێمە دژی ئەم شەڕ و ئەم داگیرکردنین لە هینی خۆمانەوە زۆر پێمان ناخۆشە یعنی ئەبێ وەکو ژن وەکو دایک باج بدات ڕۆڵەی بستێ ڕۆڵەی دەرگی بستێ شەید ببێ ئێمە زۆر پێمان ناخۆشە ئەبێ هەوڵی ئەوە بدەین هەرکەس لە ڕاستی خۆیەوە بە هەر شێوەیەک بێ خۆی دەربڕێکە ئەم تورکیا نێتە ناو خاکمانەوە.